بەڕاستی بازاڕەکان زۆر چۆڵن ساڵان هەفتەیەک پێش ڕەمەزان خەڵکی ئەهات بازاڕی شتی خۆیە کرد خەڵکی ئەهات شتی ئەکڕی خواردنی ئەکڕی جلوبەرگیان ئەکڕی ئێمە داواکارین لە حکوومەت بۆمان بکەنەوەی کە ئەگەر هەر سوورن لەسەرەوەی قەدەغی هاتوچۆ بەردەوام بێت ئێمە ڕێنمای تەندروستی هەوڵدەن شوێنەکان تەطبیقی بکەن ڕێنمایە تەندروستیەکان بەڵام شەوان دوکانەکان بکرێتەوە. ئەم ساڵژ وەکو ساڵانی ڕابردوو مانگی ڕەمەزان هاتووە بەخێر بێ سەر و سەرچاو مانگێکی زۆر پیرۆز و مانگێکی زۆر خۆشە. بەڵام ئەم ساڵەکە تۆزێک گۆڕانکاری هەیە بەسایەوەی کەەوە ئەم زروفە خۆدەزایان باریۆسە هەیە و ئیتر خەڵکەکە ئیمکانێتی مادی باش نییە وەکو ساڵانی ڕابردوو بڕژێتە شەقامەکان و جلو و بەرگ و خواردن و شەربەت و ئیتر کۆمەڵێشت هەیە بیباتەوە بۆ ماڵەوە و ماڵەکەی زیاتر پێ بڕازێنێتەوە. فێقینوکە خۆستا خەڵکی پتر سەر حالیان خاص ڕەمەزانێدا پێتویا خەڵکی پتر سەر فێقیە و احتیمام دن سەر خەڵڕەوەتیژی و فێقی مەژێ بەرا پتر حالیان دیگاوێ نەوە سمەیەمەیە ژ دەرڤەتێت تورکیا تێش ئیرانی تێت بارکم تاتین دک حضراتی بو مالی فقی با نزدیکی فطاریه رمضان پتر مهنا مروی چت فقیه شربت تشتهو سایه طمعی مروی چت وان تشتهانه تقریبا وکی اکتد بس جاوه مروی دا که رمضان مروف پتری تشتاد کرد طبعا مروف مینت کم آو و فقی فلان يعني دل مروی چته هزا مروی چت وان تشتاله مروف هر حسکت تشتهو سابق کرد ئێمە وەچی مەسیحەکان لە هەموو ئاهەنگێک و نەخۆشی و خۆشی لەگەر برای ئیسلامەکان بەردەوامی نەما پێشانیش هەروە بووە ئینشاڵڵا هەر بەردەوام دەبین ئەو ئینشاڵڵا و کۆرۆنەش نەمینێ ئەمە برای ئیسلامەکان و مەسیحەکانی هەر هەموو عالەمێ ئینشاڵڵا هەر بە خۆشی دەژین هەر لە قەدیمەوە ژەمە لە خۆشی و ناخۆشی هاتوو چۆمان یەکدیمان دەکرد. ئێمە وەکو خەڵکی شەخلاوە دوو ئاینی جیاوازین وەکو ئاینی ئیسلام و ئاینی مەسیحی ئێمە لە دێر زەمانەوە زۆر بە ئاشتیانە و بەبێ هیچ کێشێک ژیاوین و ئێمە پیرۆزبایی لە بۆنەکانی ئەوان دەکەین و ئەوانش پیرۆزبایی لە بۆنەکانی ئێمە دەکەن و سەبارەت بە بازارەکەش ڕاست لە ڕاستیە بەخۆی ئەم ڤایرۆسی کۆڤید 19 بازارەکە زۆر هێواش بوو زۆر لاواز بوو کار و کاسبی زۆر کەم بووە